چۆن بتوانین خۆمان بگونجێنین لەگەڵ خێزانەکانمان بە تایبەتی بۆ نمونە برا و براژن دش و بووک و خەس و هەموو ئەو بابەتان چکە زۆربەی کێشە خێزانیەکان لە بینی ئەو جۆرانەیە خاتونی بەڕێز خۆمان بگونجێنین و دڵی کەسیش دڵی نێشتە بەڕاستی خاڵی یەکەم هەر یەکێک لە ئێمە خۆمان بناسین و ئەو کەسەی دەیکەینە هاوسەری ژیانمان بیناسین و هەڵسەنگاندنی بۆ بکەین کە زۆر جار کێشەکە لەوە دروستە بێت کوڕەکە خۆشی 100% ئەزانێت تەبیعەتی ئەم کچە بە خوشکەکانی و بە دایک و باوکی ناگونجێت کاتە تۆ لە ئێستا و سەرچاوی کێشە ناوەتە تەبیعەتی ئوستوبی ئەخلاقیاتی هەڵسوکەوتی تەعاملی کاتە خاڵی یەکەم خۆمان بناسین بۆی بتوانین ئەم بخۆین خاڵی دووەم ئەو کەسەی کە دەیکەینە هاوسەری ژیانمان یان ئەو کەسەی دەیکەین بە بووکی ماڵمان یان ئەو کەسەی کە دەیکەین بە براژنمان دوور و نزیک کەم تازۆ ڕۆڵمان هەبێت ئەگەر توانین باش و چاک و مەزبوطە کاراسانی بکەین ئەمە دووەم خاڵی سێم کەم تازۆر ئێمە هەوڵ بدەین بە جوانی و مەزبوطی خوشک و برا و خانەوادە و ئەو سنوورانی کە ئێمە هەمانە خانەوادەکانمان کە هەمانە کەم تا زۆر سنوور یەکتری نەبەزین کە بەداخەوە لەناو خێزان و خانەوادەکان ئەم سنوور بەزاندنمان زۆرە ینی بۆ نمونە مەسەرەن بەداخەوە بە ناوی براگەورایەتی تۆ دەداخۆلی هەموو کوڕەکان بکەیت بە ناوی خوشکە گەوراتی تەداخۆلی هەموو بکەیت تەنانەت با من وەکو باوکیش بڵێم بە ناوی باوک و دایکایەتیش من تا سنوورێک بۆ نمونە مەسەرەن دەتوانم تەداخل بکەم ینی گەورەترین کێشەمان بۆ معلوماتی جەنابەت ئێمە دەمانەوێت ئەو اختصاسی کە خۆمان حەزمان لێ بۆ کچ و کوڕەکانمان هەڵبژێری من دکتۆرم ئەوێ ئیلا مناڵەکان بێ بە دکتۆر من مامۆسای ئاینیم دەمێت ئیلا مناڵەکان بۆ خسرکی مامۆسای ئاینی بگرێ من ڕاگەیاندن کارم کاتم بۆ خۆی ئەمەش خراپە بۆیە سنووری منداڵەکان سنوورێکی تایبەت مندیان بۆ دابنین بەڵام لەگەڵ یا ڕوونکردنەوە هەبێت لەگەڵ یا تەوزیح هەبێ خاڵی چوارم کە گەورەترین کێشەیە توانم بڵێم توش هەستت پێ کردووە زۆرترین کات توێژەری دەرونی و کۆمەڵایەتی و دکتۆرە دەرونیەکان هەستیان پێ کردووە ئەویش نەبوونی وتوێشە بەگارەگار هەولێری دەڵێت بەگارەگار و بە بۆڵە بۆڵ و بە دەنگ بەرزکردنەوە و بە هەڕەشە و بە سێبەردەت ئەنێم هیچ چارەسەر ناکری گفتوگۆ دانیشتن حیوار ڕاگۆڕینەوە ئەوەی کە لە دینە هەیە ئەوەی کە لە دینە هەیە تەنانەت لە هەندێک جارە ئەڵێ لەکم دینەکم وەلیە دین کاکە من لەگەڵ ئاوەڵ زاوایەکما دوو حیزبین دوو لایەنین دوو مەزهەبین دوو بیرکردنەوەمان هەیە بەڵام خوشکەکانمان خێزانە هەردووکمان زاوای ماڵێکین هەردووکمان دوو ماڵێک بە پیاومانیان زانیوە هەردووکمان جاجا لەسەر سفرەیە کۆبینەوە هەردووکمان کوردین هەردووکمان خەڵکی سلێمانین بۆ نمونە هەردووکمان ڕەگەزمان پیاوە هەردووکمان خەریکی کار و کاسب و معیشەت و ژیان هەسەی چەند خاڵی هاوبەشمان هەیە بۆیە ئەو خاڵێکی گرنگ و موهیمە بۆ وەڵامەکەی جەنابەت کە ئەگەر خاڵی هاوبەش بدۆزینەوە لە بینی کچەکان و کوڕەکان و بووکەکان ینی مەسەرەن دایکم خوای گەورە لێ تێک نەدا 4 بووکی هەیە بەڵام ئەم بووکانەی چی وەکو یەک نییە یەکێک دکتۆر یەکێک مهندیسە یەکێک مامۆستایە یەکێک ئەندازیاری فلانە یەکێک فلان فیسارە یەکێک هەولێریە یەکێک ماستێمانیە یەکێک بۆ نووسن خەڵکی بۆ نووسن لەوەچی ڕانێ و قەڵازێ بێت کاتە لە ئەخیرە ئەمانە جیاوازە تەبیعەتی جیاوازە ئوستوبی جیاوازە بیرکردنەوەی جیاوازە بڕیاری جیاوازە شێوازی قسەکانمان جیاوازە یەکێک لە ئەزیزەکان بووکە جوانەکانمان ئەزیزەکانمان بە ئەنگۆ قساکە بە ماری قسە دەکات یەکێکی ترمان بەسەن بستێمانی بە ساقە لەواجە قسە یەکێکی ترمان بەسەن بقوڕانی قسە دەکات ها کاتە تەبیعەتەکانمان ئوستوبەکانمان شێوازی نانەکانمان شێوازی فڵان کاتە ئەمە بێت چی بکات خاڵی هاوبەش بدۆزێتەوە و خاڵی دڵسۆزی بدۆزێتەوە و سنووری خۆی بزانێت و دڵسۆزی و باشی و چاکیەکانی کوڕەکانی بێ بەم جۆرە من دڵنیام ئەو شەڕ و ئاژا و بێتاقەتی و ناڕەحەتی کەمتر دروست